بە ئامانجی پێشخستنی کەرتی تایبەت و ڕۆڵی ئەو کەرتە لە پەرەپێدانی ئابووری هەرێمی کوردستان وا بڕیارە لە چەند ڕۆژی ئایندەدا یەکێتی ژوورەکانی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان کۆنفرانسێکی فراوان ڕێک بخەن بۆ ئەوە سەرۆکی یەکێتی ژوورەکانی بازرگانی هەرێمی کوردستان ناوەڕۆک و ئامانجی ئەو کۆنفرانسەی بۆ ڕۆژنامەنووسان ئاشکرا کرد. لەو قەیرانە مالیەی کە ئابووری هەرێمی کوردستانی گرتووە هیوادارین کە کەرتی تایبەت بەو مؤتەمەرە و بە ئیش و کارەکانی لەدەوەت و ببیتە مایەی پێشیەخستن و وەسەرکەوتن لە هەرێمی کوردستان. لەو کۆنفرانسەدا وا بڕیارە بەشێکی تایبەت بکرێت بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە لە ئیسادا بەهۆی خەیرانی دارایی هەرێمی کوردستانەوە دەرفەتی کار زۆر کەم بۆتەوە و بێکاریش دوو هێندەی ساڵانی ڕابردوو زیادی کردووە. یەکێک لە ئاساسیاتی ئەوەی کە اقتصاد بەقوت بێ دەبێت هەلی کار بدۆزیتەوە بۆ خەریجی زانکۆ و قوتابیەکان. ئێمە لەم کۆنفرانسە پەناڵێکی جوانمان هەیە تایبەتە بەوە کە زانکۆ بەشدار لەگەڵمان لەگەڵ خەڵکێکی لە دەرەوە هاتوون و ئێمە کرد تایبەتیش چی بکەین کە لاوان کە تەخەڕوج دەکەن چۆن هەلی کاریان بۆ دامەزرێ. ئەمە پێم وایە سفادەیەکی دەبێت بۆ دامەزراندن و بۆ یارمەتیدانی لاوان و خەڵکی بێکاریش. جگە لە دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان پێشخستنی پیشەسازی خۆماڵی و بە بازارکردنی پیشەسازی کەرتی گەشت و گوزار و هەرۆک ئاسۆی هاوبەشکاری کەرتی گشتی و تایبەت لە هەرێمی کوردستان و چۆنێتی ئیدارەدانی تەنگەژە ئابوووریەکانی هەرێم لەگەڵ چەندین تەوەری دیکە چاوەڕوان دەکرێت ناوەڕۆکی ئەو کۆنفرانسە بێت. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.